سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 39 گرفتێکی بە ئازار. لە ڕۆژی یەکەمدا ئەو ڕێگەی پێیدا ئەڕۆیشتین مەیلە و تەخت بوو. جوڵەی گالیسکەکە ئازاری نادام. من لەسەر جەواڵێکی ئالیک دانیشتە بووم، بەڵام ڕۆژی دووەم جادە تەختەکە کۆتایی پێهاتوو. گەیشتینە بیابانێک کە جادەی تێدا نەبوو. جوڵەی گالیسکەکە ئەوەندە بێزاری کردم کە هەڵسام و لەسەر پێوەستام. بەڵام نزیکی نیوەڕۆ بەهۆی تەکانێکی توندەوە بنی هەردوو پێم لەسەر ڕووی گالیسکەکە بەرز بووەوە و بەربوومەوە خوارێ و کەوتمە سەر زەویەکی لمی و دەم و چاوم بەهۆی دڕکەوە بریندار بوو. شەو کاتێک کە بۆ پشودانی خۆمان و ئەسپەکان وەستاین، ژوژوو دەم و چاوە خوێناویەکەی منیشتوو. وتی ئەگەر بەم خێراییە بڕۆین لەوانەیە لە ڕۆژی چوارەمدا بگەینە ئۆردوگای سەربازەکانی ئازیرۆ. ڕۆژی سێم بەسەر زەمینێکدا تێپەڕین کە زۆر ناهەموار نەبوو، بەڵام دیمەنێکی دڵتەزێنمان بینی، چونکە گەیشتینە ئۆردوگایەکی پارتیزانەکان کە هەمویان بەدەستی سەربازەکانی ئازیرۆ کوژرا بوون و ئەوان تەنانەت مناڵەکانیشیان کوشتە بوو. کاتێک کە گەیشتینە ئەوێ، سەدان باڵندەی لاشەخۆر خەریکی خواردنی لاشەی مردووەکان بوون. وەزعی تەرمەکان وای نیشانەدا کە 2 ڕۆژ زیاتر نابوو قەتڵ و عام کرابوون. ئەم ڕووداوە دەریخست کە سەربازەکانی ئازیرۆ دوور نین، چونکە 2 ڕۆژ بەر لەوە لەو جێگەیەدا دەستیان بەو کوشتارە دڵتەزێنە کردبوو. شەوی چوارەم لە سەرەتای شەوەوە لە دوورەوە ئاگرێک دەرکەوت. ژوژوو بە منی وت ئەوە ئاگری ئۆردوگای سەربازەکانی ئازیرۆیە، چونکە لەوێدا گوندێک نییە کە بڵێم ئەوان ئاگریان تێبەرداوە. ژۆژۆ بە چاکی زانی کە ئێمە کەمێک بمێنینەوە بۆ ئەوەی ئەسپەکان ئالیک بخۆن و پشوویەک بدەن و پاشان لەژێر ڕووناکی مانگدا بەڕێکەوتین. بە هێواشی ڕێگەمانە بڕی. بەهۆی هێواشی ڕێکردنی گالیسکەکەوە من کە لەسەر جەواڵێکی ئالیک دانیشتە بووم خەوم لێکەوتوو. کاتێ بە ئاگا هاتمەوە کە ژوژوو منی لە خەو هەڵسان. کە چاوم هەڵێنا ڕوانیم خۆر هەڵاتە بوو. بەر لەوەی کە لە ژۆژۆ بپرسم لەکوێن، ئەو خۆم و ئەو سندوقەی کە لەوحەکان و پارچە زێڕەکانی تێدا بوو، هەروها لقی دارخورماکانیشی لە گالیسکەکە فڕێدایە دەرەوە و من خۆم لەسەر لمی بیابان بینیەوە. ڕوانیم گالیسکەکەی ژۆژۆ و گالیسکەکانی تر پشتیان لە من کرد و ڕۆ و خۆر ئاوا کەوتنە ڕێ بەپەلە دوور کەوتنەوە. ئەم هەڵسو کەوت و ڕەفتارەی ژۆژۆم زۆر پێسەیر بوو، بەڵام لە ناکاودا سەرسوڕمانەکەم نەما، چونکە ڕوانیم لە لای ڕۆژهەڵاتەوە دەستەیەک گالیسکەی جەنگی بە خێرایی دێنە پێشەوە. لەوا چوو کە بیانەوێ بە دوای گالیسکەکانی ژۆژۆدا بچن. لەو کاتەدا وتەکەی هوروم هەپاتەوە یادم کەی وت پاسەوانەکانی تۆ بەبینینی سەربازەکانی ئازیرۆ یەکسەر هەڵدێن. من کاتێ بینیم گالیسکەکان نزیک دەبنەوە، لقی دارخورماکانم هەرچەندە وشکیش
بۆ ئەوەی سەربازەکانی ئازیرۆ بزانن کە من بە تەمای شەڕ نیم. ئەوان سەرنجیان نەدایە من و کەوتنە شوێن گالیسکەکانی ژوژۆ، بەڵام ژوژۆ و سەربازەکانی بە شێوەیەک هەڵاتن کە لەبەر چاوون بوون. بۆیە گالیسکەکانی ئازیرۆ گەڕانەوە و لە نزیک مندا وەستان و من هەر لقی دارخورماکانم ڕاتەکاند. چەند سەربازێ لە گالیسکەکان هاتنە خوارەوە و بەرەو من هاتن و من پێم وتن من ناوم سینۆ هەیە، نوێنەری فێرعەونی میسرم و هاتووم کە لەلایەن فێرعەونەوە چاوم بە پاشاکەی ئێوە بکەوێ. لەم سندوقەدا چەند لەوحەیەک هەیە کەی سەلمێنێ من نوێنەری فێرعەونی میسرم. سەربازەکان نەبایەخیان بە ناوەکەی مندا و نە بە لەوحەکانی فێرعەون منیان ڕوود کردەوە و هەرچیەک زێڕ و شتی ترم پێبوو لێیان سندم و پاشان منیان بەستەوە بە دوای یەکێک لە گالیسکەکانی خۆیان و کەوتنە ڕێ. ئەگەر ئۆردوگاکەی ئەوان نزیک نەبوایە لەبەر ئەوەی کە نەمەتوانی بە خێرایی گالیسکەکەی ئەوان ڕابکەم، لە پاش ئەوەی کاتژمێرێک بەسەر زەویدا ڕادەکێشرام بەردەکانی بیابان لەشیان کەرکەر دەکردم. بەڵام ئەوەی کە بووە هۆی ئەوەی زیندوو بمێنم ئەوە بوو کە زوو گەشتینە ئۆردوگاکەیان. ئەوان ئۆردوگایەکی گەورەیان هەبوو کە پڕ بوو لە گالیسکەی جەنگی و ئەو گالیسکانەی کە بەگا ڕاکێشران. کاتێک گەیشتینە ئەوێ من هێشتا بە گوریسی گالیسکەکەوە بەسرا بوومەوە، لە هۆش خۆم چووم و لە ژێر خۆردا کەوتمە سەرزەوی. کاتێ بە ئاگا هاتمەوە هەستم کرد کە چەند کەسێ ئاو بەسرمدا کەن و لەشمیان بەڕۆنی ڕوەک دەشێلا و دیار بوو یەکێک لە ئەفسەرەکانی ئۆردوگا کە خوێندەواری هەبوو لەوحەکانی منی خوێندبەوە و زانی بووی کە من نوێنەری فێرعەونم و فەرمانی دابوو کە ڕەفتاریان لەگەڵ مندا باش بێ. پاشان جلەکانیان دامەوە هەر ئەوەندە کە توانیم بەڕێدا بڕۆم، وتم من ببەنە لای ئازیرۆ. ئازیرۆ لە خێمەیەکدا نیشتەجێ بوو کە بینی من لە خێمەکە نزیک دەبمەوە هاتە دەرەوە و ڕوانیم ملوانکەیەکی زێڕی بە ملەوە کردووە و ڕیشی خۆی خستبووە ناو کیسەیەک کە لە تاڵی زیوین دروست کرابوو. ئازیرۆ لە خێمەکەدا منی لە تەنیش خۆیەوە دانیشاند و وتی سینۆها، بۆچی کاتێک کە سەربازەکانی من تۆیان بینی تۆ خۆت نەناساند، نەدوت کە نوێنەری فێرعەونم؟ بۆچی لە قەدار خوورماکانت ڕانەدەوەشاند کە سەربازەکانم بیان زانیایە نیازی شەڕت نییە؟ سەربازەکانم دەڵێن هەر کە ئێمەی بینی بە کێردێکەوە پەلاماری داین و بەتەما بوو بمان کوژێ. ئەوان بۆ پاراستنی گیانی خۆیان ناچار بوون کە تۆ ببەستنەوە. دەستەکانم کە بەپەت بەسرابوونەوە هێشتا هەرژانیە کرد و برینەکانی لەشم کە بەهۆی خشاندنم بەسەر زەویدا دروست بوو دەسوتایەوە. بە ئازیرۆ موت سەیری من بکە، بڕوانە کە ئایا من ئەو پیاوەم کە بتوانم پەلاماری سەربازەکانی تۆ بدەم؟ ئەو سەربازانی کە لە ناو گالیسکەی جەنگیدان و چەکداریشن ئەوان درۆکەن بۆ ئەوەی نکۆڵی لە تاوانەکەی خۆیان بکەن، بوختانم بۆکەن و من کاتێ ئەوانم بینی لە قەدار خوورماکانم جوڵاندەوە و خۆم ناساند. لەوحەکانی فێرعەونم نیشانی ئەواندا، بەڵام ئەوان لە قەدارەکانیان شکاند و تفیان لە لەوحەکان کرد و ئەوەی هەم بوو دەستیان بەسەرا گرت و پاشان منیان بە دوای گالیسکەکانی خۆیانەوە بەستەوە. بۆیە تۆ دەبێ فەرمان بدەی کە قامچیان لێ بدرێ بۆ ئەوەی لەمە دووە ڕێز لە نوێنەری فێرعەون بگرن. ئازیرۆ وتی سینۆها، لەوانەیە تۆ خەوت بینی بێ، یان لە کاتی بەڕێ ڕۆشتندا کەوتویت بەسەر زەویدا و دەست و پێت ڕووشاوە، چونکە من حەز ناکەم
سەربازەکانی خۆم بۆ پیاوێکی میسری دارکاری بکەم. ئەوەی کە تۆ ئەیڵی لە گوێی مندا وەکو گیزەگیزی مێشوایە. وتم ئازیرۆ، تۆ هەتا دوێنێ پاشای وڵاتی ئامورۆ بوویت و ئەمڕۆ پاشای سەرتاسەری سووریایت. بەسەر چەند پاشایەکدا فەرمانڕەوایی دەکەی، شای شاکانی، شای شاهانی. تۆ دەبێ لە هەموو کە زیاتر ڕێز لە پاشاکان بگری و پێویستی ڕێز لێگرتنی پاشاکان ئەوەیە کە ڕێز لە نوێنەرەکانیان بگری. بەکەم زانین و سوکسیرکردنی نوێنەری پاشا وەکو سوکسیرکردنی پاشاکەوایە، چونکە پێویست ناکە کە من بڵێم ئەمڕۆ لێرەدا کە ئۆردوگای تۆیە. من هیچ دەسەڵاتێکم نییە تۆ توانی من بکوژی. بەڵام ئەگەر ئەم کارە بکەی بێڕێزیت بەرامبەر فیرعەون کردووە. ئەگەر بە سووکی سەیری فیرعەون بکەیت و بەکەمی بزانی خۆت سووک و بێڕێز دەکەی، چونکە پاشایەک کە بە چاوێکی سووکەوە سەیری پاشاکانی تر بکە بەبێ نرخ دەڕوانێتە دەسەڵاتدارێتی. و تۆ کە دەتەوێ بەسەر هەموو سووریادا فەرمانڕەوایی بکەی دەبێت لەو ڕاستیانە بە ئاگابی. کاتێک کە منیان بەپەت بە دوای گالیسکەیەکەوە بەستبۆوە، من ناچار بووم کە بە دوای گالیسکەکەدا ڕابکەم، بەسەر زەویدا نەخشێم. پیاوێک بە سواری ئەسپەوە لە دوای منەوە دەهات و بە نووکی نێزەکەی بەشی دواوەوەی منی کون دەکرد و تۆ ئەگەر ناتەوێ سەربازەکانی خۆت سزا بدەی، ئەم یەکەیان بە تاوانی بێڕێزیکردن و بریندارکردنی من دارکاری بکە. ئەوەش بزانە کە من لەلایەن فیرعەونەوە دیاریەکی گەورەم بۆ تۆ هێناوە. ئەو دیاریە بریتیە لە ئاشتی، چونکە فیرعەون حەز دەکا لەگەڵ تۆدا ئاشتی بکە. ئازیرۆ وتی ئاشتی فیرعەون بۆ من هیچ ئەرزشێکی نییە، ئەگەرچی منەزانم کە ئەو لە دڵەوە بە پێشنیاری ئاشتی خۆشحاڵ بووە، چونکە بتەوێ و نەتەوێ من ئەو ناچار دەکەم کە بەرامبەر بە من دەم و چاوی بخاتە سەرخاک و داوای ئاشتی بکە. بەڵام سەبارەت بە ئەو پیاوەی کە دەڵێی بەشی دواوەی تۆی بەنێزە کون کردووە، من ئەو مافەت ئەدەمێ ئەو نەدەبوو بەرامبەر بە نوێنەری پاشایەک کە لەگەڵ مندا دۆستە ئەم ڕەفتارە بنوێنێ. من ئێستا دارکاری یەکەم. هەرو ڕۆژە ئازیرۆ فەرمانیدا سەربازەکان کۆ ببنەوە و لە بەردەم ئەواندا پیاوەکە دارکاری کرا. من وام زانی کە سەربازەکانی ئەو بەبینینی دارکاریکردنی هاوڕێکەیان دڵگرانە بن، بەڵام ئەوان پێکەنین و خۆشیان ڕابوارد، چونکە سەربازانی نەخوێندەوار و سادە لە هەموو شوێنێکی جیهاندا وەکو یەکترن و لەبەر ئەوەی کە لە شێوەی ژیانی هەمیشەییدا ئەوان خۆشگوزەران نەبوون، بۆ ڕابواردن سوود لە هەموو ئامرازێک وەردەگرن، ئەگەرچی دارکاریکردنی هاوڕێکی خۆشیان بوایە. کاتێک کە بینیم خوێن بەلەشی ئەو پیاوەدا هاتۆتە خوارەوە و قامچیەکە هێندێک کەرتە گۆشتی لە لەشی جیا کردوتەوە، دەستم بەرز کردەوە و داوام لە ئازیرۆ کرد کە کۆتایی بەلێدانی ئەو پیاوە بهێنێ. پاشان ئەو پیاوەم بردە خێمەیەکەوە کە ئازیرۆ تایبەتی کردبوو بە نیشتە جێبوونی من. سەربازەکان کە بینیان من ئەو پیاوەم بردۆتە خێمەکەی خۆمەوە، بە خەیاڵی ئەو کە بە تەمام لە نێو خێمەکەدا ئەشکەنجەی بدەم شادمانیان کرد. بەڵام من برینەکانم پێچایەوە و دەرمانی هێورکەرەوە و پاشان ئاوی جۆم دەرخواردا. ئەو پیاوە ئیتر دڵنیا بوو کە من شێتم. کاتێ نیوەڕۆ ئازیرۆ بۆ نان خواردن بانگی منی کرد کە چوومە ناو خێمەکەیەوە خواردنیان بۆ هێناین و من ڕوانیم
جگە لە ئەفسەرەکانی سوپای ئازیرۆ کۆمەڵێ لە ئەفسەرەکانی هاتیش لەوێ ئامادە بوون. نیشانەی ئەفسەرەکانی هاتی ئەوە بوو کە لەسەر سینەیاندا دوو تەوری یەکتەر بڕ و لەبان تەورەکانەوە وێنەی خۆرێکی باڵداریان لێ نەخشا بوو. خواردنەکە بریتی بوو لە مەڕی برژاو و نانێک کە لە ڕۆندا سوور کرابەوە. هەمویان بەرامبەر بە من میهرەبان بوون، بەڵام هەستمە کرد میهرەبانیەکەی ئەوان جۆرێک لەگاڵتە پێکردنیشی لەگەڵدا بوو، چونکە من لەلایەن فێرعەونەوە هاتبووم کە ئاشتیان پێشکەش بکەم لە کاتێکدا کە ئەوان خۆیان خوازیاری ئاشتی بوون و ئەگەر فێرعەون چەند مانگێک دانی بە خۆدا بگرتایە ئازیرۆ ناچار دەبوو بۆ ئاشتی دەست پێشخەری بکە. لە پاش نان خواردن ئاگام لێبوو ئەفسەرەکانی هاتی لە ڕادە بەدەر شەرابیان دەخواردەوە و پێشبینی ئەوەم کرد لەوانەیە ڕووداوێکی خراپ ڕوو بدا. هەروای لێ هات ئەفسەرەکانی هاتی لە پاش ئەوەی مەس بوون لەگەڵ ئەفسەرەکانی وڵاتی ئامورۆ، ئەو وڵاتەی کە پاشاکەیان ئازیرۆ بوو، بە شەڕ هاتن و ئەفسەرێکی هاتی کێردەکەی خۆی هەڵکێشا و کردی بە قورگی ئەفسەرێکی ئامورۆدا. من پیاوە بریندارەکەم بینی بۆم دەرکەوت کە چارەسەر دەکرێ و برینەکەیم پێچایەوە و خەواندم، بەڵام ئەو پیاوە نیوەشە و ئەوانەی ژێردەستەی خۆی کۆ کردەوە و وتی بڕۆن تۆڵەی من لەو ئەفسەری هاتی بکەنەوە کە برینداری کردووم. ئەوانیش ڕۆیشتن و ئەفسەرەکەیان کوشت. ڕۆژی دوایی پاژەوەی ئازیرۆ لەم ڕووداوە بە ئاگا هات پیاوە بریندارەکەی لە سەروژێر هەڵواسی و ئەوەندە بەو حاڵەوە مایەوە هەتا گیانی دەرچوو، چونکە سەرەڕای ئەوەی کە ئازیرۆ لە ئەفسەرەکانی هاتی ئەترسا و بەم سزایە ویستی ئەوان ڕازی بکە، خۆشی هەر حەزیە کرد ڕێک و پێکی سوپاکەی بپارێزێ. لەو شەوەدا کە ئەفسەرەکەی هاتی ئەفسەرەکەی ئامورۆی بریندار کرد، لە دوای کۆتایی هاتنی مشت و مڕەکە و ڕۆیشتنی ئەفسەرەکان و چۆڵبوونی خێمەکە، ئازیرۆ کوڕەکەی خۆی نیشانی مندا. منم زانی کە ئەو کوڕە لە کەنیزەکەی پێشووی منە کە باسم کرد بە دیاری دام بە پاشا و لەگەڵ ئەوەشدا کە ئەو کوڕە تەمەنی لە 7 ساڵ زیاتر نەدەبوو، بەڵام لە شەڕەکان لەگەڵ باوکیدا بوو. گۆناکانی کوڕەکەی ئازیرۆ سوور بوون، وەکو قۆخ وردەمووی پێوە بوو، قژی ڕەش و درێژەکەی وەکو ڕیشی باوکی وا بوو. من کاتێم ڕوانیە پێستی سینەی بە خۆممەوت کە ئەم ڕەنگە سپیەی لە دایکەوە بە میراتی بردووە. ئازیرۆ لە کاتێکدا کوڕەکەی نیشانی مندا وتی سینۆها، ئایا تۆ تاوەکو ئەمڕۆ کوڕێکی 7 ساڵانت بینیوە لە کوڕەکەی من جوانتر و بەهێزتر بێ؟ کوڕەکەی من تا ئێستا
خاوەنی چەند وڵاتێکە و لە دوای من پاشای هەموو سووریایە، لەوانەیە ببێتە پاشای وڵاتانی تریش. من وا دەکەم کە لە دوای خۆم کەس نەتوانێ لە دژی دەسەڵاتی ئەو بوەستێتەوە، چونکە لە ناو سووریادا هەموو سەرۆکهۆزەکان و ئەو دەسەڵاتدارانەی کە لەوانەیە لە ئایندەدا دژایەتی کوڕەکەم بکەن لە ناوم بردوون، ویان ماوەیەکی تر لە ناویان دەبەم. کوڕەکەی من دەتوانێت بنووسێ و بخوێنێتەوە و شمشێر بوەشێنێ و چەند ڕۆژێک لەمەوبەر بەندەیەکی بە شمشێرەکەی خۆی کوشتە بوو، لەبەر ئەوەی کە بەرامبەر بە ئەو بێڕێزی کردهبوو. من لەگەڵ خۆمدا بۆ شەڕی دەبەم، لە پەیکاری جەنگدا بەشداری پێ دەکەم، بەڵام لە کاتێکدا دەیهێنمە شەڕەوە کە ئێمە دەست دەکەین بە تاڵانی و وێرانکاری ئاواییەکان، چونکە دەزانین کەس بەرگری ناکات و کوڕەکەم ناکوژرێ. پاشان باسی کەنیزەکەی زۆر کرد کە ناوی کەفیتیۆ بوو. من بە دیاری دابووم بە ئەو کە بیکاتە ژنی خۆی. وتی ئەو ئێستا لە ئامورۆ ژیان دەباتە سەر. من لە دووری ئەو غەمبارم، چونکە پێویستم بەوەیە کە لەگەڵیدا ڕابێرم. ئەگەر چی من لەگەڵ کچەکانی سووریا کە بەدیل دەگیرێن هاوسەر دەبم، بەڵام ڕابواردن لەگەڵ کەفیتیۆ لەزەتێکی تری هەیە. من لە پێکەوە ژیان لەگەڵ هیچ ژنێکی تردا بەقەدەر کەفیتیۆ چێژوەرناگرم. ئەو ئێستا ئەوەندە جوان بووە ئەگەر بیبینی نایناسیتەوە. کاتێک کە خەریکی گفتوگۆکردن بووین لە دوورەوە دەنگی قیژەی ژنەکان داهاتە گوێ. وتی ئەمانە ئەو ژنانن کە لەلایەن ئەفسەرەکانی هاتیەوە بەدڕەفتاریان لەگەڵدا کرێ، چونکە هاتیەکان لە کاتی ڕابواردندا لەگەڵ ژنە بەدیلگیراوەکاندا ناتوانن وەکو پیاوە ئاساییەکان لەگەڵیاندا هەڵس و کەوت بکەن. ئەو ژنانە ئازارەدەن و برینداریانەکەن. منیش ناتوانم ڕێگەیان لێ بگرم، چونکە هێشتا پێویستم بە هاتیە و لەگەڵ ئەوەشدا ئەترسێم سەربازەکانی منیش خوی وەحشیانەی ئەفسەرەکانی هاتی بگرن. من سوودم لەم دەرفەتە وەرگرت. وتم ئازیرۆ، دۆستایەتی و هاوپەیمانیەتی تۆ و هاتی لە داهاتوودا بە زیانی تۆ بێ. هاتی ئەو وڵاتانەی کە گرتوتە لێدەسەنێ و وا باشترە کەواز لە هاتی بهێنی و لەگەڵ فێرعەونی میسردا یەک بگری. هاتی ئێستا لە وڵاتی میتانیدا خەریکی جەنگە و بابل هێزەکەی خۆی کۆ دەکاتەوە، چونکە دەزانێ کە لەگەڵ هاتیدا دەکەوێتە شەڕەوە. تۆ لەبەر ئەوەی کە هاوپەیمانی هاتیت لەمە بەدووە لە بابلەوە گەنمت بۆ نایەت و لە داهاتوودا برسێتی و نەبوونی وەکو گورگێکی برسی دەچێتە ئەو وڵاتانەی کە دەستت بەسەردا گرتووە. بەڵام ئەگەر لەگەڵ میسردا یەکگرتووبی هەرچەند گەنمت بوێ فێرعەون ئەداتێ. ئازیرۆ لە وەڵامدا وتی هاتیەکان خەڵکانێکن کە بۆ دوژمنایەتی مەترسیدار و بۆ دۆستەکانیان بەکەڵکن. ئەگەر یەکێک لەگەڵ ئەواندا دۆست بێ زیانی پێناگەێنن. ئێستا من و ئەوان هاوپەیمانین، بەڵام لە نێوان ئێمە و ئەواندا پەیمانی یەکبوون نییە کە من نەتوانم لەگەڵ خەڵکی تردا ئاشتی بکەم و ببمە دۆست. و پاشای هاتی هەندێک جار دیاریم بۆ دەنێرێ و بە تایبەتی ئەو چەکەی کە بۆ منی دەنێرێ سەرنجڕاکێشە، چونکە ئەم چەکە لە کانزایەک دروست دەکرێ کە توانای بڕینی زۆر زیاترە لە مس و حەوجۆش. من نکۆڵی لەوە ناکەم کە لە ڕەفتاری هاتیەکان ڕازی نیم، چونکە لە هەندێک لە بەندەرەکانی سووریا کە ئێستا بۆتە بەشێک لە خاکی وڵاتەکەی من بە شێوەیەک هەڵس و کەوت دەکەن کە دەڵێی ئەو بەندەرانە هی ئەوانە. من وتم ئازیرۆ،
ئەوان ئێستا کە لەگەڵ تۆدا دۆستن ئەو بەندەرانە بەهی خۆیان دەزانن جا نەخوازە ئەو ڕۆژەی کە دەبنە دوژمنت. ئازیرۆ وتی ئەو ڕۆژەی کە لە من ببنە دوژمن ئەوان تێک دەشکێنم. وتم ئازیرۆ تۆ زانی کە لە ناوبردنی هاتی لەلایەن تۆوە ئەگەر کارێکی مەحاڵیش نەبێ زۆر سەختە، چونکە خەڵکی هاتی لە ناوچەیەکی شاخاوی بەرفراوانی دوور لە سووریادا دەژین. تۆ بۆ تێکشکاندنی هاتی دەبێت لەشکرەکەی خۆت لە سووریاوە ببەیتە وڵاتەکەی ئەوان و هاتیەکان لە ڕێگەی شاخاویەکاندا سوپاکەت لە ناو دەبەن. من دەزانم کە هاتی جۆرە کانزایەکیان هەیە کە پێی دەڵێن ئاسن و ئەو شمشێرانەی کە لە ئەم کانزایە دروست دەکرێن بە یەک لێدان شمشێرە مسیەکان دووکەر دەکەن و تیرە ئاسنەکانی ئەوان ئەوەندە تیژە کە کاتێک لە کەوان دەردەچێ لە لەش دەکەوێ، ئەگەر لە سنگەوە بچێتە ژوورێ لە پشتەوە سەر دەردەکا. زاڵبوون بەسەر ئەم گەلەدا کە لە ناو هەرێمێکی شاخاوی بەرفراوانی وڵاتەکەی خۆیانن کارێکە کە ڕێی تێناچێ، چونکە ئەگەر تۆ ئەوەندە بەهێزبی کە بتوانی ناچاریان بکەیت کە واز لە پایتەختی خۆیان بهێنن ئەوان بۆ جێگەیەکی تر دەچن و ساڵەهای ساڵ لە دۆڵ و ڕێگا شاخاویەکاندا سەرگەردانت دەکەن. ئەویش بەمەرجێ کە بتوانی لە سەرمای سەختی چیاکانی هاتیدا دان بە خۆتدا بکری، چونکە لە وەرزی زستاندا هەوا لە ناوچە شاخاویەکانی هاتی ئەوەندە سار دەبێ کە لەسەر شاخەکان ئاگر ناکرێتەوە. لەو سەرمایەدا سەربازەکانت ئەمرن. کەواتە ئازیرۆ تۆ دەبێ کارێک بکەی کە ئەگەر ڕۆژێ هاتی پەلاماری دایت ئامرازێکت هەبێ کە بتوانی بەهۆیەوە بەرگری لە خۆت بکەی. ئەم ئامرازە بەدڵنیاییەوە یەکگرتنی تۆیە لەگەڵ فیرعەوندا. تۆ بە تەنهایی ناتوانی لە بەرامبەر هاتیدا بەرگری لە وڵاتەکەت بکەی، بەڵام گەر لەگەڵ فیرعەوندا هاوپەیمان بی فیرعەون ئەوەندە سەرباز دەداتێ کاتوانی هاتی بکشێنیتەوە دواوە. ئازیرۆ کە بە وردی گوێی لە قسەکانم دەگرت نەیدەویست دان بەوەدا بنێ کە لە هاتی دەترسێ. ئەو وتی من خوازیاری ئاشتیم و ئاشتەواییم لە جەنگ پێ باشترە لەبەر ئەوە شەڕەکەم کە بتوانم ئاشتێکی شەرەفمەندانە بەدەست بهێنم. ئەگەر فیرعەون ناوچەی غەزەم بداتەوە کە بە فێڵ لە منیان سندووە، بەدانی گەنم و ڕۆنی ڕوەک و زێر قەرەبووی زیانەکانی شەڕی سووریام بۆ بکاتەوە، من لەگەڵیدا ئاشتی دەکەم، چونکە فیرعەون زیانەکانی ئەم شەڕەی هێناوەتە کایەوە. من کاتێ بینیم ئازیرۆ لە کاتی باسکردنی زیانەکانی شەڕ پێدەکەنێ زانیم کە دەتوانم گاڵتەی لەگەڵدا بکەم. وتم ئازیرۆ ئەی پیاوی ڕێگر و ئەی جەلادی بێگوناهەکان، تۆ چۆن باسی بژاردننی زیان دەکەی لە کاتێکدا کە تۆ بوویت لە سووریادا پەلاماری سەربازگەکانی میسردا و پیا و مناڵەکانت کوشت و ژنەکانت بەدیل کرد و ئێستا ئەو ژنانت داوەتە دەست ئەفسەرەکانی هاتی کە ئەوانیش ئەو ژنە بەدبەختانە ئەشکەنجادەن. تۆ لەبەر ئەوەی باسی وەرگرتنی قەرەبوو دەکەی چونکە وا دەزانی میسر لاوازە، لە کاتێکدا لەسەر تاسەری میسری خوار و پیشەسازان خەریکی دروستکردنی شمشێر و کێرد و نێزە و کەوان و گالیسکەی جەنگین. هەروم هەب کە تۆ دەیناسی یان ناویت بیستووە بەبێت چەند و چوون بۆ بەکرێگرتنی سەرباز زێر دەدا. ئەو ڕۆژەی کە دەمویست بێمە لای تۆ داوای ئاشتی بکەم بە شێوەیەک ڕەنگی تێکچوو کە من وامزانیم کوژێ، بەڵام فیرعەون کە پەیڕە و لە خواکەی خۆی ئاتون دەکا خوازیاری ئاشتیە و لە خوێن ڕشتن بێزارە.
بۆیە بە منی وتووە کە بێمە لای تۆ و پێشنیاری ئاشتی بکەم، بەڵام سەبارەت بە غەزە تۆ توانی کە فیرعەون ئەمڕۆ هیچ جۆرە دەسەڵاتێکی لەو ناوچەیە نییە کە بتوانێ ئەو جێگەیت بداتەوە، بەڵام تۆ توانی ڕێگرەکانی غەزە بەهێزی خۆت لەناو ببەی، ئەوێ داگیر بکەیت. دەزانی کە ئەو ڕێگرانە ئەو کەسانن کە بەهۆی ستەم و بێبەزەی تۆوە لە سووریا هەڵاتون. تەنها داوایەک کە فیرعەون بۆ ئاشتی لە تۆ هەیەتی ئەوەیە کە دیلەکانی میسر ئازاد بکەیت و زیانی سەربازگەکانی میسر ببژێری. ئازیرۆ وەکو مامەڵەچیەکی چاوچنۆکی سریانی کە لە کاتی چەند و چووندا کراسەکەی خۆی دەدڕێنێ، یەخەکەی دادڕی و هاواری کرد سینۆها مەگەر سەگێکی شێت گازی لێگرتووی کە ئەم قسانەکەی غەزە خاکی سووریایە و دەبێ بۆ سووریا بگەڕێتەوە. بەڵام سەبارەت بە گیراوە میستیەکان کە ئێستا لای ئێمە گیراون بە پێی ڕێوڕەسمی ئەم سەردەما ئێمە ئەوان دەفرۆشین و ئەگەر فیرعەون خوازیاری گیراوەکانە و بۆ کڕینەوەشیان زێڕی هەیە دەتوانێ بیان کڕێتەوە. بەڵام لە مەڕزیانی بازرگانە میستیەکان تۆ قسەیەک دەکەی کە تەنها یەکێک سەگ گازی لێگرتە بێ قسەی وا دەکا. ئەو بازرگانانەی کە دەڵی زیانیان لێکەوتووە لە کاتی زیانەکەدا لەکوێ بوونا؟ ئەگەر ئەوان لە میسردا بوونایە ئێمە بەهاتینایەتە ناو میسرەوە بەهۆی هاتنی ئێمەوە زیانیان لێ بکەوتایە. تۆ مافی خۆت بوو کە بڵێ دەبێت قەرەبووی زیانەکەیان بکەینەوە. بەڵام ئەم بازرگانە میستیانە کە دەبێ لە وڵاتی خۆیاندا بازرگانی بکەن و قازانج بکەن هاتوونەتە ئێرە و وڵاتی ئێمەیان کردووە بە ماڵی خۆیان و لە باشترین خانووەکانی ئێمەدا نیشتەجێ بوون، بە پیترین باخەکانی ئێمەیان داگیر کردووە و کەلوپەلی وڵاتی خۆیانیان دەهێنایە ئێرە و بە چەند بەرامبەر فرۆشتیان. ڕۆژ بە ڕۆژ ئەوان دەوڵەمەندترە بوون، دانیشتوانی سووریاش هەژارترە بوون، چونکە خەڵکی هەرچیەک کە بە هەوڵی خۆیان دەستیانەکە و دەبوایە لە بری کەلوپەری میسری بیاندایەتە بازرگانەکان و مامەڵەچیەکان کە جگە لە گەنم هیچ کامێکیان بۆ گەلی سووریا زەرور نەبوون. ماوەیەکی زۆر ئەم شێوازە لە سووریادا بەردەوام بوو، کارگەیشتە ئەوەی کە لەسەر تاسەری سووریادا خانوویەکی باش و باخێکی چاک و کارێزێک نەبوو کە بازرگانەکانی میسر خاوەنی نەبن یان بەشێکی ئەوانی تێدا نەبێ. ئێستا کە خەڵکی سووریا بە مافی خۆیان گەیشتون، ئێمە دەبێ زێر و پارە بدەینە بازرگانە میسریەکان و قەرەبووی زیانەکانیان بکەی. من تێگەیشتم ئەگەر بمەوێت لەسەر باسی قەرەبووی زیانی بازرگانەکان بدوێم ناتوانم گفتوگۆکە بەرەو پێش ببەم، بۆیە بابەتەکەم گۆڕی و وتم ئازیرۆ تۆ ئەگەر لەگەڵ میسردا ئاشتی بکەی دەتوانی لە دەوری شارەکانی خۆت شورای بەرز بکەی، بازرگانەکانی وڵاتەکەت بەهۆی دانوستاند لەگەڵ میسردا دەوڵەمەند دەبن و ئەگەر هاتی پەلامارت بدا فیرعەون بە کانزا و هێزی سەربازی هاوکاریت دەکا، نایەڵێ هاتی زیانت پێ بگەیەنێ. پاشان وتم ئازیرۆ تۆ ئەگەر بتەوێ باسی بابەتی دەوڵەمەندبوونی بازرگانەکانی میسر لە سووریادا بکەیت و بڵێ ئەوان لە سووریادا لەسەر حسابی خەڵکی دەوڵەمەند بوونا باز لە بابەتێکی کۆن دەکەی. ئەو شتانە ئەمڕۆ سەرنجی نادرێتێ، چونکە هەر سەردەمێک لە تەمەنی مرۆڤ پێداویستی تایبەت بە خۆی هەیە، دەبێ بەپێی ئەوە کار بکەی. ڕابردوو هەرچیەک بۆ ڕۆیشت و دەبێ بڕیار بۆ ئەمڕۆ بدەی، کارێکی بۆ بکەی و من لەو باوەڕەدام کە ئاشتیەکەی ئەمڕۆی فیرعەون پێشنیاری کردووە نەک تەنها بۆ تۆ ئاشتێکی ئابڕوومەندانەیە بەڵکو زۆریش بەسوودا، چونکە فیرعەون داوای ئەو وڵاتانت لێ ناکاتەوە
کە لە سووریادا داگیرت کردووە و ئەم ئاشتیە بەرامبەر بەهاتی بەهێزت دەکا. گفتوگۆکانی ئەو شەوە لێرەدا کۆتایی پێهات، بەڵام لە دوای ئەوە ماوەی چەند شەو و ڕۆژێک سەبارەت بە ئاشتی قسەم لەگەڵ ئازیرۆدا کرد. چەند جارێک ئەو وەکو سەرگەردان و مامەڵەچیە سریانیەکان یەخەی خۆی دادڕی و ئەی ناڵاند و ئەیوت فرعون بەتەمایە فریوم بدات، کوڕەکەم لە پاشایەتی سووریا بێبەش بکە. جارێکیش من بە تووڕەییەوە لە خێمەکەی ئەو هاتمە دەرەوە و وام نیشاندا کە بەتەمای گەڕانەوەم وەڵامم نارد کە کەژاوەیەک و دەستەیەک سەرباز بۆ گەڕانەوەم دابین بکە تا پاسەوانیم لێ بکەن. ئازیرۆ منی بۆ خێمەکەی خۆی بانگێش کرد و دیسان گفتوگۆکانمان دەست پێ کردەوە. منەستم کرد کە تێپەڕینی کات بە سوودی فێرعەونە، چونکە هەر ڕۆژێک کە تێپەڕێ لە نێو ئۆردوگاکەی ئازیرۆدا ناکۆکی لە نێوان ئەفسەرەکانی هاتی و ئەفسەرەکانی ئامورۆ زیادی دەکرد. ئەفسەرەکانی هاتی پلەدارەکانی سوپای ئازیرۆیان بە بەندەی خۆیان هەزانی و ئەیانوت ئەگەر ئێمە نەبووینایە ئێوە نەتانەتوانی سووریا داگیر بکەن. هەروەها ئەیانوت سووریا دەبێ بۆ ئێمە بێت نەک بۆ ئێوە. لە ناو سووریاشدا ناکۆکی لە نێوان ئازیرۆ و دەسەڵاتدارانی تردا دەستی پێکردبوو. پاشاکانی تری سووریا ئیرەیان بەدەسەڵات و شانسی ئازیرۆ دەهات و نەیان دەویست ملکەچی بن. ئازیرۆ پێشنیاری کرد کە لەبەر ئەوەی لە نێوان ئەو فرعەوندا بۆ گرێدانی ئاشتی جگە لە ناوچەی غەزە ناکۆکێکی وەهانیە، بارودۆخی غەزە بە شێوەیەک دابنرێ کە شوورەی شاری غەزە کە ناوچەی غەزە بەو شارە وترا تێک بدرێ. پاشان لەلایەن ئازیرۆوە پاشایەک بۆ غەزە دابنرێ، بەڵام ئەم پاشایە بە هاوکاری و ڕاوێژ لەلایەن فرعەونەوە دەستنیشان دەکرێ لە غەزەدا پاشایەتی دەکات و کەشتەکانی میسر بەبێ باجدان دێنە ناو غەزەوە و بازرگانیەکانی میسریش بە ئازادی لەوێدا بازرگانی دەکەن. من تێگەیشتم کە مەبەستی ئازیرۆ لەم پێشنیارە ئەوەیە کە بە پیلانێک غەزە لە ژێر دەستی میسردا دەربکە. هەروەها کاتێک کە شوورەی غەزەیان وێران کرد ئیتر بایەخی سەربازی ئەو ناوچەیە لە ناو دەچێ، چیتر لە ڕووی جەنگیەوە بۆ میسر گرنگ نابێ. من ئەم ڕێگە چارەیەم ڕەت کردەوە و وەکو ڕابردوو بێدەسەڵاتیم نواند و وتم فرعەون لە غەزەدا بە هیچ شێوەیەک دەسەڵات و کاریگەریەتی نییە کە بتوانێ شوورەی شارەکە بڕوخێنێ یان ڕاوێژکارێ بۆ پاشای غەزە دابنێ کە دەبوایە لەلایەن ئەوەوە هەڵبژێردرایە. ئازیرۆ لەم خۆگێلکردنە ئەوەندە تووڕە بوو کە منی لە خێمەکەی خۆی کردە دەرەوە و من ویستم بگەڕێمەوە، بەڵام ئەو دیسانەوە ڕێگەی نەدام. بەبێ ئەوەی کە بڕیاری کۆتایی خۆیم لەمەڕ ئاشتی پێڕابگەیەنێ، من چەند ڕۆژێکی تر لە ئۆردوگاکەی ئەودا مامەوە. کاتەکانی خۆم لە چارەسەری نەخۆش و بریندارەکاندا بەسەر دەبرد و
بەتایبەت لە چارەسەرکردنی ئەو ژنانەی کە لەلایەن ئەفسەرەکانی هاتیەوە ئازار درابوون. هەندێ لەوانەش کە ئەمزانی ئەمرن تریاکم دەرخوارددان بۆ ئەوەی بەبێ هەستکردن بە ئازار لە خەوێکی خۆش و لەزەت بەخشدا گیان بسپێرن لە ئەشکەنجەی ئەو ژیانە ئاسوودە ببن. لە نێوان ئەو دەرمانانەی کە لە میسردا بەکارم دەهێنان هیچ کامێکیان لە تریاک بێ ئازارتر نین، چونکە تەنها تریاک و پێکێنەرەکانیەتی لە کاتی نووسندا مرۆڤ بۆ جیهانێکی تر دەبەن. بۆیە تریاک هەرگیز نابێ لە بەردەستژن و گەنجەکان و ئەو کەسانە دابنرێ کە لەوانەیە بەهۆی تووڕەیی یان نائومێدیەوە بڕیاری خۆکوشتن بدەن. جگە لە چارەسەری نەخۆش و بریندارەکان و ئاسوودەکردنی هەندێک لە ژنەکان لەو ئازاری کە هەیەن بوو، لەو ڕۆژەدا کە من لە ئۆردوگای ئازیرۆ بووم هەندێک لە گیراوە میسرەکانم کڕیەوە و ئازادم کردن. شەوێک دوو کەس هەوڵیاندا ئازیرۆ بکوژن. ئازیرۆ یەکێک لەوانەی کوشت و ئەوی تریان بەدەستی کوڕە بچووکەکەی بریندار کرا. ڕۆژی دوایی ئازیرۆ منی بان کرد و لە پاش ئەوەی کە لە سەرەتادا کەمێک گرژی نواند وتی من ئامادەم کە لەگەڵ فیرعەوندا ئاشتی بکەم. پەیمانی ئاشتی هەر لەو ڕۆژەدا لە نێوان فیرعەونی میسر لەلایەک و ئازیرۆ و پاشاکانی تری سووریا لەلایەکی ترەوە بەسترا. ئازیرۆ بە نوێنەرایەتی پاشاکانی تری سووریا پەیمانەکەی گرێدا. بەپێی ئەو پەیمانە غەزە بۆ میسر مایەوە و فیرعەون لە ڕووی قەلاچۆکردنی ڕێگرەکانی غەزەوە هیچ بەڵێنێکی نەخستە سەر ئەستۆی خۆی، بەڵام ڕەزامەندی نیشاندا کە ئەسیرە میسریەکان لە ئازیرۆ بکڕێتەوە. لە پەیماننامەکەدا نووسرا کە ئەم پەیمانە پێویستە لە نێوان فیرعەون و ئازیرۆدا کاری پێ بکرێ. بۆ زیاتر بەردەوامی ئەو بەڵێننامەیان خستە ژێر پاڵپشتی 1000 دانە لە خواکانی میسر و لەوانە ئاتون و 1000 دانەش لە خواکانی سووریا. کاتێ پەیمانەکە لەسەر لەوحەکانی خاکی ڕووس نووسرایەوە، ئازیرۆ ویستی مۆری بکە. لە کاتی مۆرکردنی لەوحەکەدا وای نیشاندا کە دڵگرانە و بە گرێدانی ئەو پەیمانە زیانێکی گەورەی لێکەوتووە. منیش کاتێ کە مۆرم لە پەیمانەکەدا یەخەمدا دڕی و ناڵاندم بۆ ئەوەی ئازیرۆ بزانێ کە لەو پەیمانە چەند ناڕازیم کە بە زیانی میسرە، بەڵام لە دەروونەوە هەم من ڕازی بووم هەم ئەویش. لەو کاتەدا کە من بۆ گەڕانەوە بۆ میسر بەڕێکەوتم، ئازیرۆ هەندێ دیاری پێدام. منیش پێم وت کە لە دوای گەیشتنم بۆ میسر بە یەکەمین کەشتی کە لە دوای ئاشتی بەرەو غەزە بەڕێدەکەوێ هەندێ دیاری بۆ ئەو ژنەکەی و مناڵەکەی ئەنێرم. لە کاتی بەڕێکەوتن ئازیرۆ منی لە باوەش گرت و منی بە دۆستی خۆی لە قەڵەمدا و کوڕەکەیم لە باوەش گرت و ماچم کرد. بەڵام هەردووکمانەمانزانی کە ئەو پەیمانەی لە نێوان فیرعەون و ئازیرۆ بەسراوە دەبێ هەمیشەیی بێ بەقەدەر ئەو خاکی ڕۆسەی کەشتەکانی لەسەر نووسراوە بێنرخە. ئازیرۆ لە ترسی هاتی ناچار بوو کە ئەو پەیمانە مۆر بکات و فیرعەونیش لەبەر مکوڕبوونی خواکەی ئاتون لەسەر ئاشتی ئەو ڕێکەوتن نامەی بەست. بەڵام بەردەوامی پەیمانەکە پەیوەندی بە هاتیەوە هەبوو. ئەگەر هاتی لە داهاتوودا مەترسی بۆ ئازیرۆ دروست نەکردایە، ئەو پەیمانەکەی دەشکاند و لە دژی میسر شەڕی بەرپا دەکرد. سەرەڕای هاتی وەزعی پاشای کریتیش لە شەڕدا کاریگەری هەبوو، چونکە گەرهێزی دەریایی کریت وازی لە پاڵپشتیکردنی میسر بهێنایە، کەشتیەکانی میسر نایەنەتوانی گەنم و زێڕ و چەک بگەیەنە غەزە و ئەوانەی کە لە غەزەدا دەجەنگان
ناچار خۆیان بەدەستەوەدا. ئازیرۆ لە پاش بەستنی پەیمانی ئاشتی بە من وتی سوپاکەم ئیزن نەدەم و پاشان دەستەیەک سەربازی لەگەڵ مندا نارد کە بمگێننەوە غەزە و لەگەڵ ئەوەشدا ئازیرۆ بەهۆی فەرماندەی ئەو دەستەیەوە نامەیەکی بۆ بەرپرسی هێزەکەی خۆی لە غەزە نارد کە کۆتایی بە گەمارۆدانی غەزە بهێنن چونکە ئاشتی بەرقەرار بووە. کاتێک کە ئێمە گەیشتینە غەزە و من چاوم بە شوورەی غەزە کەوت زانیم کە بۆچی ئازیرۆ ئەوەندە سوورە لەسەر ئەوەی کە غەزە داگیر بکە یان دیوارەکەی تێک بشکێنێ. شوورەی غەزەیەکێک بوو لە دیوارە جەنگی قایمەکان و لەگەڵەوەشدا کە ماوەیەک دەبوو ئەو شارە لەلایەن ئازیرۆوە ئابڵوقە درابوو، بەڵام گەمارۆ دراوەکان کە لە ڕێگەی دەریاوە ئازوقەیان پێدەگەیشت خۆڕاگریان نواندبوو. من لەبەر ئەوەی کە نوێنەری پاشای میسر بووم لە کاتێکدا کە لە قەددار خوڕماکانم لەبان سەرمەوە ڕادەتەکاند ویستم بچمە ناو شارەوە، بەڵام لە جیاتی ئەوەی کە دەواازەی شارەکەم بۆ بکەنەوە بە جۆرێک تیربارانیان کردم کەوام زانی گەیشتومەتە دوایین ساتەکانی ژیانم. بەڵام بەر لەوەی کە لە شوورەی غەزە نزیک ببمەوە سەربازەکانی ئازیرۆ قەڵغانی گەورەیان پێبوو، قەڵغانەکانیان هەڵبڕی و ئێمە لە ژێریاندا خۆمان شاردەوە، ئەگەرنا دەکوژراین. تەنانەت لە دوای ئەوەش کە من بە دەنگی بەرز خۆم ناساند فەرماندەی بەرگریکەرانی غەزە وتی ئێمە فریو ناخۆین و بە هیچ بڕوو بیانویەک دەواازەی شار ناکەینەوە. ئەگەر ئەم پیاوە سینۆهەی پزیشک و نوێنەری فێرعەونە ئێمە بە سەبەتەیەک هەڵی دەکێشینە سەر دیوارەکە. هەرم کارەشیان کرد. لە کاتێک کە سەربازەکانی ئازیرۆ پێدەکەنین منیان بە سەبەتەیەک بەرز کردەوە و من چوومە ناو شارەکەوە. فەرماندەی خەباتگێڕەکانی غەزە وتی من ئەوەندەم لە سریانیەکان درۆ و فریوکاری بینیوە و بیستووە کە باوەڕم بە هیچ شتێکی ئەوان نییە. ئەو دەمزانیم کە بۆچی شاری غەزە تا ئەو کاتە بەرامبەر بە لەشکری ئازیرۆ بەرگری کردهبوو، چونکە فەرماندەی شەڕکەرەکانی ئەوێ و ئەوانەی لەگەڵیدا بوون خەڵکانێکی دلێر و خۆڕاگر و هۆشیار بوون کە هەڵ نەدەخەڵەتان و نە لە سریانەکانیش دەترسان. پاشان کەشتێک منی بەرەو سووریا برد. کاتێ چووینە ناو نیلەوە دانیشتوانی میسر زانیان کە لە سووریادا ئاشتی بەرقەرار بووە زۆر خۆشحاڵ بوون. لە پاش گەیشتنم بۆ مەمفیس من نیگەران بووم، دەترسام کە هورمهەب لێم تووڕە بێ بڵێت کە گرێدانی ئاشتی بە پێچەوانی بەرژەوەندی میسرەوەیە. بەڵام ئەویش دڵخۆش بوو. دیار بوو کە هێزەکانی دەریایی کریت چیتر پاڵپشتیان لە کەشتیەکانی میسر نەدەکرد. کەشتیە جەنگیەکان گەڕابوونەوە بۆ کریت، کەواتە ئەگەر جەنگ لە غەزە بەردەوام بوایە غەزە تێگەشکا، چونکە چیتر هورمهەب نەیەتوانی لە ڕێگەی دەریاوە ئاز و قەوچەک بۆ ئەو شارە بنێرێ. هەروە کەشتیە جەنگیەکانی سووریاش کەشتیە میستیەکانی هەڵگری چەک و ئازوقەیان لەو کاتی کە بەرەو غەزە دەڕۆیشتن نقوم دەکرد. بۆیە هورمهەب لە بەرقەراری ئاشتی و مانەوەی غەزە بۆ میسر زۆر کەیف خۆش بوو. خێرا چەند کەشتێک ئازوقەی سەربازی بۆ یارمەتی سەربازخانەی غەزە نارد و یارمەتی پارتیزانەکانی غەزەشیدا کە لە بیاباندا بوون. کاتێک کە من لە مەمفیس بووم باڵوێزێک لەلایەن بورە بوریاشی پاشای بابلەوە گەیشتە میسر و من ئەوم لە کەشتەکەی خۆمدا جێکردەوە و بەرەو کۆشکی فێرعەون ڕۆیشتین. لەبەر ئەوەی باڵوێزەکەی بابل پیرەمێردێکی زانا بوو لە ڕێگەدا من لەزەتم لە قسەکانی ئەو کرد سەبارەت بە ئەستێرەکان و بەخت و چارەنووس و پێشبینی ڕووداوەکانی ئایندەم بوو
باڵوێزەکەی بابل دەیوت من مەترسیم لە هێزی هاتی هەیە کە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات و وا بیر دەکەمەوە لەمە بەدووە لە ئەمڕۆ بەهێزتر دەبێ. بەڵام دەسەڵاتی هاتی سنوورێکی هەیە چونکە ئەستێرە ناسەکانی بابل پێشبینیان کردووە کە یەک سەدەیتر دەسەڵاتی هاتی بەرەو نەمان دەچێت و لە ڕۆژ ئاواوە هەندێک هۆزی سپی پێست و وەحشی بەڕێ دەکەون دەسەڵاتی هاتی لەناو دەبەن. ئەستێرە ناسەکانی بابل نەیانوتووە کە لە چ مێژوویەکدا هۆزە سپی پێستە کێویەکانی خۆر ئاوا بۆ لە ناوبردنی هاتی دەکەونە ڕێ، بەڵام گومانیان لە بەدی هاتنی ئەم ڕووداوە نییە. من سرم لە ئەم وتەیە سوڕما چونکە ئەمزانی کە لە ڕۆژ ئاوا جگە لە دەریا و دوورگا چیتر نییە. نەمەتوانی تێبگەم کە چۆن هۆزە وەحشیەکان لەوێوە دێن و دەسەڵاتی هاتی تێگەشکێنن. بەڵام زانیم کە ئەستێرە ناسەکانی بابل پێشبینیەکانیان ڕاستە چونکە خۆم لە بابلدا هەندێشتم لێبینیون کە پێی سەرسام بووم. پاشان پیرەمێردە زاناکە وتی سەردەمێک کە ئێمەی تێدا دەژین هاتۆتە کۆتایی، لە پاش ئەوە سەردەمێکی نوێ دەست پێیەکا. لە چرخی نوێدا هەندێ لە گەلانی ئەمڕۆ لەناو دەچن، هەروەکو چۆن گەلی میتانی بەدەستی هاتیەکان لەناو چوو، ئەو خۆیانەش کە ئەمڕۆ فەرمانڕەوایی دەکەن لەناو دەچن و خواکانی تر جێی ئەوان دەگرنەوە. پاشان لەبارەی ئاتونەوە پرسیاری لە من کرد. من وتم ئاتون خوایەکە کە خۆی نیشانی فێرعەونی میسر داوە و فەرمانی پێداوە کە لە میسردا یەکسانی بەرقەرار بکە، جیاوازی نێوان دەوڵەمەند و هەژار لەناو ببا، ڕێگە لە شەڕکردن بگرێ. کاتێک کە من ئەم قسانەمە کرد باڵوێزەکەی بابل دەستی بە ڕیشی خۆی دادەهێنا و پاشان وتی من وا بیر دەکەمەوە کە پەیدابوونی ئەم خوایە یەکێکە لە نیشانەکانی کۆتایی هاتنی ئەم سەردەما، چونکە هەرگیز هیچ کەسێک باوەڕێکی وەها سەرسوڕهێنەر و ترسناکی نەبیستووە. دەرکەوتنی ئەم بیر و باوەڕە بەسە بۆ لە ناوبردنی ئەم سەردەما. تا سبەی شەو لە عەڵقەیەکی نوێدا بە ئێوە شادبینەوە خواتان لەگەڵ.